Number 1. It was about 6 o'clock when Jim found the key to the captain's chest on a piece of string around his neck. یەکەم کاتژمێر 6 بوو ئەو کاتی کە جیم کلیلەکەی سندوقەکەی کاپتنی بە پارچەپەتێکەوە بینی لە ملیدا بوو. Number 2. Jim and his mother had counted about half of their money when they heard the blind man downstairs as he banged on the door and tried to get in. دووەم جیم و دایکەوە کاتی کە گوێیان لێبوو پیاوە کوێرەکە لە ڕێگەی دەرگاوە هەوڵ دەدات بێتە ژوورەوە. جیم و دایکی نیوەی پارە قەرزەکەیان ژمارده بوو. Number 3. After Pooh and 6 or 7 other men had run over the bridge to the inn, most of them went inside while he stayed outside, and they found first the dead captain's body and then the chest. سێیەم پاش ئەوەی پی و 6-7 پیاوی تر لەسەر جسرەکە بەرەو میوانخانەکە ڕایان دەکرد. زۆربەی ئەو پیاوانی چونەوە میوانخانەکە تەنها پی و نەبێت کە لە دەرەوەی میوانخانەکە مایەوە. پیاوەکان یەکەم جار لاشەی مردووی کاپتن و ئینتە سندوقە دەریایەکەیان دۆزیەوە. Number 4. Pooh could not see where he should go, and he was killed when he fell under one of the law officer's galloping horses. چوارەم پیونەی دەتوانی بەباشی ببینێ کە بۆ کوێ بڕوات و پی و کوژرا بوو کە کەوتە ژێرپەیەکێک لە ئەفسەرە ئەسپ سوارەکان. Number 5. Jim and the others found his mother and carried her to the village, and there she recovered well after a little while. پێنجەم جیم و ئەوانەی تردایکی جیمیان دۆزیەوە و ئەویان بردە گوندەکە و لەوێ پاش ماوەیەکی کەم چاک بوویەوە.